لە شارۆچکەی قەرەهەنجیر چەندین پرۆژە لە بواری جێبەجێکردندایە. بەڕێوەبەری ناحیەی قەرەهەنجیر ڕای دەگەێنێت 16 پرۆژە بە گوژمەی 3 میلیارد دینار لە بودجەی ساڵی 2019 لە جێبەجێکردندایە. ساڵی 2019 پرۆژێک نزیکەی 16 پرۆژەمان تەقدیم کرد کە بە کولفەی نزیکەی 3 میلیارد دینار هەمووی و ئینشاءالله لە داهاتووشا پرۆژەی باش جێبەجێ ئەکەین و پرۆژەی باش گەینە سنوورەکەمان و هەروەها ئێمە لەو پرۆژانی کە تەقدیممان کردووە ئێمە لە ساڵی 2019 بەشێکی زۆری کەوتوتە بواری جێبەجێکردنەوە بەشێکی ماوێتی. ئەندامێکی ئەنجومەنی شارۆچکەکەش ڕای دەگەێنێت زیاتر لە 50 پرۆژەمان ئامادە کردبوو کە زۆربەیان پێداویستی گرنگی ناوچەکەن، بەڵام بەهۆی کەمی بودجەوە نەیانتوانیوە سەرجەمیان جێبەجێ بکەن. دیارە ئێمە ناو شاری قەرەهەنجیرە 4 پرۆژەمان هەیە، بینایی بڵێن دایرەی کارەبایە، دیواری ڕاگرە، پرۆژەیەکی ینی جادەی قیرتاوە، هەتوو بەشی سەر و خوار و خەرنجیرە بەسێتەوە یەکەوە. دیارە ئەو پرۆژانەی تریشمان ینی بەشێکی تر قیرتاومان هەبووە لەسەر ناحەی بڵێن بۆ دیوی سەیدان بڵێن ئەو بەشە ینی تقریبا 9 کیلۆمەتر و نیوەک بوو. ینی ئەم پرۆژانە هەمووی گرم بوو. ئەگەر ئێمە کولفەی زیاترمان هەبووە، پارەی زیاترمان لە بن دەستدا وایە، ئێمە زیاتر لە 50 پرۆژەمان هەبووە لە ساڵی بڵێن 2019 ینی ئیستاش پرۆژەی ترمان ئامادەیە، بەس پارە هەبێ ئەتوانی ئەو پرۆژانە هەمووی داواکاری خەڵکی لەسەر ئەتوانین جێبەجێ بکرێت. شارۆچکەی قەرەهەنجیر یاخود ناحیەی قەرەهەنجیر بریتیە لە 614 کیلۆمەتری چوارگۆشە کە 46 گوند و سنتەری شارۆچکەکە لاخۆ دەگرێت. لە ساڵی 1970 بە مەرسومێکی کۆماری کراوە بە ناحیە. لە ساڵی 1970 با بڕیارێکی ئەنجومەنی سەرکردایەتی حیزبی بەعز ناحیەکی هەڵوەشاندۆتەوە. لە دوای پرۆسەی ئازادیەوە حکوومەتی هەرێم بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکانی گەڕاندۆتەوە و بەشێکی دیکەشیان سەر بە حکوومەتی فیدراڵی عێراقن. لە ڕووی پرۆژە خزمەتگوزارەکانیشەوە حکوومەتی هەرێم لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەکان و وەزارەتی ئاوەدانکردنەوە چەندین پرۆژەی خزمەتگوزاری ئەنجام داوە. حکوومەتی فیدراڵیش لە بودجەی پەرەپێدانی هەرێمەکان چەند پرۆژەیەکی بۆ شارەکە ئەنجام داوە. خەبات نەجمەدین، گەلی کوردستان، کەرکووک.